سوپاسی ئەو دوو بە ڕێزاکەین کە باوکمیان بەسەر کردوێتەوە وەک بنە ماڵەکەمان سوپاسیانەکەین. باوکم لە بواری وەرزشە کەسایەتیەک بوو، ینی جێدەستی دیار بووە. زۆر سوپاسیانەکەین و بە ناوی باوکمەوە سوپاسی ئەو دوو بە ڕێزاکەین، هێرۆخان و شانازخان. لەسەر باری تەندروستی باوکە دەمانەوێت قسەی زیاترمان بۆ بکەی ئێستا. باری تەندروستی مام ناوەندیە، ئیشەڵڵا بەرەو پێشتی ئەڕوا بوو